کۆلێژی پەروەردەی بنەڕەت بە ناوی باخچەی ساوایاندا کۆلێژی پەروەردەی بنەڕەت بە خێراتنی هەموو لایەکانەکەم و بە خێراتنی مامۆستا فایەرسان. زۆر گرنگە کە هینکەین ئیش لەسەر منداڵان بکەین کە هەردوو دیوەکەی ببینێت. ڕەنگە لە تەمەنێکی وردە ئەوەنەکانە بەڵام وردە لەگەڵ ینی لەگەڵ ئەنایشکەین بۆی هەردوو دیویشتەکان بین. ئەم چەمکی خودبینیە لە زۆر شتا ڕۆدا لە زمانشان ڕۆداتەوە تەنانەت. سە مناڵی ورد کە بینی هەندێک جار لە تەمەنێکی دیاریکراوە قسە ئەکات بەس قسەکانی کورد دەڵێ حەلق و بەلەقە پەیوەندیان بە یەکەوە نییە. منداڵێکی کە لە تەنیشتەوە دانیشتووە پرسیاری لێەکە ئەم قسە ئەکات بەڵام قسەکانی ئەم وەڵامدانەوەی ئەو نییە بۆ خۆی قسە ئەکات. یعنی یەک دیوی مەسەلەکانە بینێت. خودبینی لە زۆر بوارە ڕوەداتەوە کە بەشێکی زۆر گرنگە لە دەروون ناسی کە ئێمە کاری لەگەڵا بکەین. ئێمە ڕووی بەڕێوەبەر وتیان کاک ئەمە بەمە دەبر ناکرێت لە ژوورەکەی خۆت داینێ بەڕێوەبەر سعاتێکی پێچوتی وەرن ئەم مناڵە بەدەم ئەیبینێ هەموو ژووری بەڕێوەبەری تێکدا و بەسەریەکە. من دایک و باوکی بینی تەمان باسمان کرد حاڵەتێکی زۆر هین هەیە ئەوانەی لە بواری دەروون ناسی ئایشەکان ڕەنگە باشتر بزانن شتێکڵێن هایپەرەت بکەیت. هەندێک مناڵ هەیە زیاد لە پێویست جوڵەی هەیە. یعنی هیچ مشکلەیەکی نییە. من خوێندکاری وام زۆر هەبووە. بە باوکی وتم بەس ماندوویت. جا باشە هەردووکیان حەزیان لە فوتبۆڵ هەبوو. هەموو ڕۆژێ وتم لە ئیش تۆزە زووتر وەرەوە بڕۆ لەگەڵ یاریکە. هەموو ڕۆژێ یاری لەگەڵاکە. ئەمەندە هیلاکە بوو لە ماڵەوە تااقەتی هیچ شتێکی نەبوو. بەیانیش لە باخچەش تااقەتی نەبووە. ئێستا مناڵێکی زۆر عاقڵە و هیچ عیبی نییە با بڵێن ینی عاقڵ کەلمەیەکی هەڵەیە بەڵام دانیشێت و هیچیش ناکات. گرفتی ئەم منداڵە ئەوە بوو هەموو قوتابخانە لە قوتابخانەیەکی شیشەکرد ئەهلی بوو هەموو گرتەکەی مامەساکان تێناگەیشتن لێ. یعنی حاڵەتی من باسم کرد کە پەرەکتیڤە تێناگەیشت شتێکی ئاسانە بەڵام کە نەی خوێنی کە نەی بینی بێگومان ئینسان یعنی نازانێت شارەزایی نییە. یعنی ئەوە ئیشی زانکۆیە ئەوە بۆمان ئەوان دابین و کاتە. شتێکی تر هەیە یاریکردن. یاریکردن شتێکی زۆر گرنگە بۆ منداڵ. لە باخچەی ساوایان بۆیە تەکیدم لەسەر لەبەرەوە بەشێکی زۆری بۆ یاریکردن ئەڕاتوانە. هاوکاریەکی یەکجار گەورەی گەشتەسەندنی منداڵ دەکە. ئەو منداڵی کە یاری دەکا من لە کتێبەکانمە لێرە بەشێکم کردووە تقریبا مانگە دوو مانگی لێکۆڵینەوەیەکی کەم دەرەچێت لەوەیە زۆر تەرکیزم لەسەر کردووە لەسەر یاریکردن ڕۆڵی یاریکردن تقریبا 50 لاپەڕیتایە بەس لەسەر یاریکردن. حەزەکەم بوو کە شوشە مەسەڵەن یاریەکە کە منداڵ مەنۆلۆج و قسەی لەگەڵاکە ئەو قسانە گەشەیەکی زۆر بەو ئەدات. ئێمە سی پێ ناکەین یاریە کاتوانە بەڵام کە یاریەکە قسەی لەگەڵەکات ئەو زۆر گەشەی پێ دەکات. یاریەکی کە هەیە بۆ گەورەکان فوتبۆڵە بینوێنێ مناڵەکانمان فوتبۆڵەکەن ینی چەق لە تۆپەڵەیان لێرە و یاریەکەن و دێنەوە ڕەنگە کەسمان بیر لەمان لە نەکردێتەوە. من لە ڕوانگەی تیۆرەکەی ڤیگۆتسکیەوە مەسەن کە ئەڕوانمە بەدوای نمونەیەکە ئاگەڕان بۆی قسەکانی ئەوم بۆ ساغ بێتەوە لە ڕووی زانستیە ئەو چی ئەڵێ. من نمونەی فوتبۆڵم دۆزیەوە ویستم لەوێ